بەناوی خۆی بەخشندە میهرەبان ئێمە وەکو مەڵبەند زۆر سوپاسی ناوەندی خاڵ دەکەین کە ناوە چەند پەرتووەکی دەنێرن بە مەبەستی دەوڵەمەندکردنی پەرتوخانەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو سۆران و ڕەواندز و چۆمان و خەلیفان. ئەمە سوپاسان ئەکەین کە گرنگی ئەدەن بە پەرتوخانەکان کە جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەوە تا ڕۆژێکی بەشەکو مەڵبەند لە بەشی پەروەردە هەستین بە گاندنی ئەو پەرتوخانە بۆ شوێنێک کە پەرتوخانەیان تێدا هەیە. من سوپاسان ئەەکەم و سوپاسی هەموو ئەو خوشکبرانش ئەەکەم کە ئەو پەرتوخانە بەڕێوە ئەبن کە ئەرکێشی پیرۆزە سەرشانە و سوپاسی هەموویانەکەم. سپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەەکەین کە کتێب پێشکەش بە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 8 کتێبخانەی گشتی هەیە کە سەر بە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانەوەن و لێرەشەوە ئەمانەوێ سوپاسی خۆمان ئاراستەی پەروەردەی لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵە بکەین کە کۆمەڵێک لە کتابی بە سوودیان پێشکەش بە کتێبخانەی گشتی سۆران کرد. بەڕاستی زۆر پێویستە ینی هاوکارمان بن بۆ هێنانی کتێب بۆ کتێبخانەکەمان چون ڕۆژانە چەندی خوێنەر سەردانمان ئەکەن بەڵام کتێبەکان بە پێ پێویست نینە بەشی ئەوە ناکات کە خوێنەر مەسەلەن ئەو کتێبەی دەوێتن ئەو کتێبە لە کتێبخانەکەمان دەست ناکەوێت جە هیوادارم بەڕاستی ینی خەڵک زۆر هاوکارمان بێتن بۆ هێنانی کتێب بۆ کتێبخانەکەمان دەستخۆشیش لە ئێوە دەکەین گەلێک بەخێرن. زۆر سوپاس.